ڕێژەی گزیکردن سفرە. ئاستی خوروقات بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە سەدا سفرە. ئەمە وتەی سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقا کە لە هەولێر لە بەردەم نوێنەری نەتەوە یەکگرتووەکان و دەستگاکانی ڕاگەیاندن خستی ڕوو. بەڵێنی ئەوەشیدا ئەم هەڵبژاردنە زۆر جیاواز بێت لەو هەڵبژاردنانەی کە لە ڕابردوودا ئەنجام دراون. کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان هەموو ئامادەسازیەکانی تەواو کردووە لە پێناوی ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد لە ڕۆژی 20 دەی ئەم ساڵدا. کۆمیسیۆن هەموو کارەکانی تەواو کردووە، ڕێژەی زیاتر لە 95 لە کارەکانی تەواو کردووە، کاغەزی دەنگدان گەیشتووەتە هەرێمی کوردستان و دابەش کراوە بەسەر ئۆفیسەکانی هەڵبژاردن و هەروەها سەبارەت بە کارتی دەنگدانی بایۆمەتری بە هەمان شێوە نیسبەتێکی زۆر لە کارتەکان دابەش کراون و لێرەوە بە فرسەتی دەزانین کە داوا لە دەنگدەرانی خۆشەویست بکەن ئەوانەی کە ماون مراجعەی بنکەکانی تۆمارکردن و دەنگدان بکەن بۆ ئەوەی کارتەکانیان وەربگرنەوە. کاندیدێکی کۆمەڵ دەڵێت بەهۆی ئەوەی کۆمەڵی دادگەری بەشێک نەبووە لەو گەندەڵیەی کە لە 32 ساڵی ڕابردوو کراوە، هاوڵاتیان پێشوازی گەرم لە تیمەکانی بانگەشە دەکەن و ئومێدیان هەیە. سپاس بۆ خی گەورە لەبەرەوەی کۆمەڵی دادگەری بەشێک نەبووە لە ستەمی حکومڕانی 32 ساڵی ڕابردوو لەو گەندەڵانیەی کردیتی بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان و تەواوی ئۆستەمانەی لە دانیشتوانی هەرێمی کوردستان کراوە هەر لە دابەش نەکردنی موچە و قەیرانەکانی کە بەسەر هەرێمی کوردستاندا هاتووە نەبوونی خزمەتگوزاری و تەواوی پێداویستەکانی خەڵکی هەرێمی کوردستان چون ئێمە بەشێک نەبووین لەو زوڵمە کە لای خەڵکی هەرێمی کوردستان کرا. سپاس بە خی گەورە خەڵک بە گروتینەوە بەرەو ڕووی کاندیدان و لیستی کۆمەڵی دادگەرین ئومێدی سەرکەوتنمان بۆ دەخوازن و پاڵپشتی و پشتیوانمان دەبن ئینشاڵڵا. بەپێی چەند ڕاپرسیەک کە ئەنجام دراوە کۆمەڵی دادگەری کوردستان لەم هەڵبژاردنەدا مفاجئە تۆمار دەکات و ڕێژەی دەنگەکانی بە ئاستێکی بەرچاو ڕوو لە بەرزبوونەوە دەکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.